لو كاتداك پروردگار لسورة النمل لآياتي 20 و 21 لفرمي وتفقد الطير فقال ما لي لا أرى الهدهد أم كان من الغائبين لأعذبنه عذابا شديدا أو لأذبحنه أو ليأتيني بسلطان مبين. أفرمي كاتك باڵندەکانی بەسەر کردەوە موسى سليمان عليه السلام بۆ ئەوەی کەوا کارێکی پێویست بە باڵندەی هودهود بکات بە سلێمانی پێدەوترێ فەرمووی مالیە لا ئەڕە الهودهودە باشە ئەوە من نایبینم سەرنجی وردی قورئان بدەن فەرمووی ئەوە من نایبینم ئەم کانە من الغائبین یان هودهود پەپوو سلێمانە بەبێ پرس ڕۆیشتووە و غائب بووە و خۆی لە کار دزیوەتەوە واتە نەوەکو لێرە بێ و من نەمبینی بێ سەرەتا ئەوە دەخاتە بەرچاو ئایا من نایبینم یان هەر بەڕاستی لێرە نییە و پەپوو سلێمانە هودهود غائبە و لە کار خۆی دزیوەتەوە و بەبێ پرس ڕۆیشتووە ئەگەر ڕۆیشت بێ و ئێرەی بەجێ هێشت بێ و کارەکەی بەجێ هێشت بێ بەبێ ئەوەی مۆڵەت وەرگرێ لەئوعەذیبەنەه عەذابا شەدیدا سزایەکی زۆر سەختی دەدەم ئەو لەئەذبەحەنەه یان سەری لە لاشەی جیا دەکەمەوە سەری دەبڕەم ئەو لەیەئتیەنی بسوڵتانی مبین یاخود بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا و بەهێزم پێشکەش بکە بیخاتە ڕوو کە بەهۆی ئەم کارەوە ڕۆیشتووە ئەم بەڵگە ڕوون و ئاشکرایی پێبێ. ئەمە بەسەرهاتێکە لە سوورەتی ئەننەملە لە باسی سولەیمان پێغەمبەر عەلەیهی السەلام دەیخوێنینەوە بەڵام ئەمە دەرسی زۆر گەورەی تێدایە بە تایبەتی دوو دەرسی گەورە لەم دوو ئاەتە وەردەگرین. یەکەم هەر کەس لە بەرپرسیارەتی ڕای کرد و کاری خۆی جێبەجێ نەکرد دەبێ ئەگەر بەڵگەی بەهێزی بۆ دیار نەبوون و غائب بوونەکەی نەبێ سزای توندی بدرێ بۆ چونکە یەک هاوڵاتیان بەهۆی غیابی ئەوەوە تووشی زەرەر و زەحمەت بوون وەنمونە فەرمانبەرێک لە شوێنەکایە بەبێ ئەوەی کەوا مۆڵەتی ڕەسمی وەرگرت بێ کەسێک لە شوێنی دانرا بێ چەندەها هاوڵاتی ئەو ڕۆژە بۆ ئیمزایەکی ئەو دەچنە ئەو فەرمانگەیە و هەمووی بە ناومێدی دەڕۆنەوە تووشی